لە گوندی دەرزیلەم لە سنووری ناحی سەنگاو دیارە لێرە سەرچاوەیەکی ئاوی هەیە کە بەلای ڕێبواران کە بەم گوندەدا تیا پەڕنجی سەرنجە و بۆ بە شوێنێکی تا ڕادەیە گەشتیاری ئاوەکە لە ئاوێکی یاسایی ناچێت بۆنی هەیە و ڕەنگیشی جیاوازە کە بە ئاوەسپی ناسراوە بەڵام ئەوەی نیگەرانی دانیشتوانی ئەم گوندانەیە کە ئەم چەما یاخود ئەم ئاوەسپێکە بەناو چەندین گوندا تێپەڕێ بەرەو ناوچەکانی گەرمیانە ڕۆ نەتوانراوە سوود لەم ئاوە بینرێ. ئاوەسپی بووە بە نیشانە و ناسنامەی دیاریە و گوندانی پێیدا تێدەپەڕێت ئاوێکی جیاواز و دەگمەن کە خەسەتە سروشتەکانی ئاوی ئاسایی لەدەستداوە بەبوونی ڕەنگ و تام و بۆن. سەرچاوەی ئاوەکە چەند سەد مەترێک بەر لە ئاوایەکە هەڵدەقوڵێت. بە بیرەوەری دانیشتوانی سنوورەکە ئەم سەرچاوە ئاویە هەر هەبووە بەڵام بەهۆی بۆن و تامە جیاوازەکەی نەیانتوانیەوە بۆ خواردنەوە بەکاری بێنن. زیاتر خەڵکی ناوچە دوورۆدەستەکان دێنە شوێنەکە بۆ بینینی دیمەنی جیاوازی ئاوەکە و بەکارهێنانی بە مەبەستی چارەسەری نەخۆشی. خەڵک وەک سەرچاوەی شیفا سەردانی کردووە خەڵکانێکی لە ناوچە دوورەدەستەکانی کوردستانەوە هێن بۆ ئەیرانە ئەم ئاوە بەکاردێنن بۆ چارەسەرکردنی نەخۆشی گەڕی ئەوانە بەڵام خەڵک بە زەحمە دەگاتە ئەیرانە بەهۆی خراپی ڕێگەوبان خراپی دوورەدەستی ئەم شوێنە. ئەم ئاوە لەسەر سەرچاوەکەی زیاتر ڕەنگی سپیە و تا بەرەو خواردتر بڕوا ڕەنگی کاڵتر دەبێت. شارەزایانیش هۆکاری گۆڕانی ڕەنگ و تام و بۆنی ئاوەکە دەگەڕێننەوە بۆ پێکاتی جیۆلۆجی و خاکی ناوچەکە کەوای کردووە دایان مادەی کیمیایی ئاوێتەی ئاوەکە بێت و بەو هۆیەوە سیفاتە ئاسایەکانی لەدەستدا بێت. ئەو پێکهاتە گۆگردەی کە لە ئاوەکەی هەیە بڵێن ئێزۆفۆرەکە بەشێکێ بە ئێستویەس بەشێکێ بێ بە ئێسۆ2 ئێسۆ3 و لە ئاوەکە ئەتوێتەوە بجگە لە کالیسیۆمەکەش کە لە ئاوەکەی هەیە بێتە هۆی گۆڕینی ڕەنی ئاوەکە بۆ سپی یا سپی بەرەو مەیلی زەردبا و ئەوانە ینی بۆنیەکی وەکو هێرکەی پیسی لێ دێکە بۆنی گۆگردە. نەبوونی ڕێگای پێویست بۆ گەیشتن بە سەرچاو و چەمە ئاوەکە لەلایەک و هەوڵ نەدان بۆ گلدانەوەی ئاوەکە لە نزیک سەرچاوی هەڵقوڵانەکەی وای کردووە نەتوانرێت سوودی ئەوتۆی لێ ببینرێت. بەرپرسانی ئیداری قەزاکە نەبوونی دەستەی گەشت و گوزار و شوێنەوار لەلایەک و خەیرانی دارایی لەلایەکی دیکە بە پاسایی پشتگوێخستنی ئەو ناوچانە ناو دەبەن. بەڵێنی ئەوە دەدەم لە ساڵی ئایندە ئەگەر تەمەن باقی بێ و بارودۆخی دارایی چابێت ئێمە لەگەڵ ئاوەدانکردنەوە هەوڵدێن ڕێگاکەیان چاکەین چکە هەر بۆ ئەوێ کۆمەڵە گوندیش سوودی لێ دەبینن بەڵام بەداخەوە لەبەر خەیرانی دارایی هەموو کارەکان وەستاون بۆیەش گرنگی نەتوانراوە بۆ شوێنە بدرێ. ئاوەسپی بە درێژایی 100 کیلۆمەتر ڕێ دەکات. جگەلەوەی بە درێژایی ڕێڕەوەکەی ئاوەکە دەنیشێت و ڕوون دەبێتەوە هاوکات چەندان سەرچاوی ئاویتری تێکەڵ دەبێت و لە پاش تێپەڕینی شارۆچکەی دووسڵمات و ئاوەکەی دەڕژێتە بەنداوی عوزێمەوە. ڕزگار جەبارێن ئارتی ناحی سەنگاو.